لە پشکنین دەرنەچێ ئەوە بڕیاری لەسەر دەدرێ هەڵبۆشێتەوە نایەتەوە سەر شەقام جارێکی تر. کاکە من سەرەتا سلااوت لێبێتن ئەمڕۆ یەکەم تاکسی مۆدل نوێ با بڵین لە دوای بریارەکەی وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵەکانی تاوا دەبێت و دەستەوە سەر شەقام لە دوای 11 ساڵ. ئەم بڕیارە تا چەند گرینگە بۆ شۆفێران بۆ شۆفێرانی تەکسی؟ خۆی ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ لە ئانوساتێکی باشدا بوو کە ماوەیەکی زۆرە ئۆتۆمبیلی نوێ نەکراوە بە تەکسی ئەو ئۆتۆمبیلانی کە لەسەر شەقام هەبوون بەڕاستی هیلاک بووبوون لە کارکردن پێویست بوو ئۆتۆمبیل ڕێگا بدرێ و بوار بکرێتەوە کە ئۆتۆمبیلی نوێتر بێتە ناو بوارەکە. باشە کاکێ منجان لەو بابەتەدا تا چەند شۆفێران یاخود با بڵێن خاوەنی ئۆتۆمبیلە تەکسیەکان چ زۆرێکیان سوودمەند دەبن لەو بابەتە بە زۆری؟ خۆی ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ دراساتێکی وردی بۆ کراوە بڕیارەکە بە جۆرێکە کە هیچ کەسێک تێیدا زەرمەند نابێت لەبەرەوەی لە بڕیارەکەدا ڕوون کراوەتەوە بڕیارەکە ئەو کەسەی کە تەکسی دەگۆڕێ کارێکی ئارەزوومەندانەیە هیچ کەس ناچار نییە بە زۆرمرێ ئۆتۆمبیلەکەی پێ بگۆڕن ئەو کەسە ئازادە ئەگەر ئارەزووی وایە ئۆتۆمبیلەکەی خۆی کە پێشتر بەکاری هێناوە و هیلاک بۆ لە کارکردن بیگۆڕێت بە ئۆتۆمبیلێکی تازەتر کارەکە ئارەزوومەندانەیە دەچێت ئۆتۆمبیلێکی تایبەت دەهێنێ ئینجا ئۆتۆمبیلەکە ژمارە کاتی بێ یان تۆمار کراو بێ بە ژمارە دەبێ مۆدیلەکەی 2023 24 25 کەمتر نەبێ ئەو کاتە دێ ژمارەی ئۆتۆمبیلە تەکسیەکە دەخاتە سەر ئۆتۆمبیلە تایبەتەکە ئەو دەبێت بە تەکسی ئۆتۆمبیلە نوێیەکە ئەو ئۆتۆمبیلی کە پێشووتر تەکسی بووە ڕەنجی دەگۆڕێت دەیکاتەوە تایبەت ئازادە هەر ڕەنجێکی بۆ هەڵدەبژێرێ و پاشان بەڕێوەبەرایەتی هاتوچۆ تابلۆیەک ژمارەیەک بە خۆڕایی دەداتە ئەو ئۆتۆمبیلی کە پێشووتر تەکسی بووە کە ئێستا دەکرێتەوە تایبەت و ئەگەر ئۆتۆمبیلەکەش زۆر کۆن و زۆر هیلاک بێت لە پشکنین دەرنەچێت ئەوە بڕیاری لەسەر دەدرێ هەڵبۆشێتەوە نایەتەوە سەر شەقام جارێکی تر. هەنی ئەو ئۆتۆمبیلانەی لە بڕیارەکانی با بڵێن پشکنینی هەزە دەرناچن یان لە فەحز دەرناچن ئەوانە هەڵدۆشێنرێنەوە؟ بەتاکید ئەگەر ئۆتۆمبیلێک لە پشکنین دەرنەچوو شایانی ئەوە نییە جارێکی تر بێتەوە سەر شەقام بۆیە هەر لەوێ بڕیاری هەڵۆشانەوەی بۆ دەردەچێت و ئەو ئۆتۆمبیلە دەبێت هەڵبۆشرێتەوە نایەتەوە سەر شەقام بەڵام ژمارەکە سوودی لە دەبێنێت بەکاری دێنێت بۆ ئۆتۆمبیلێکی تەکسی نوێتر. باشە کاکێ منجان زۆر جار گوێمان لێ دەبێت دەڵێن ئەم بڕیارە تایبەت کراوە بە دوو جۆری ئۆتۆمبیل یاخود بە سێ جۆری ئۆتۆمبیل یاخود تەنیا ئۆتۆمبیلی هایبرێت ئێوە چیتانەیە لەسەر ئەو بابەتە؟ خۆی ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ خشتەیەکی لەگەڵ هاوپێچە ئێمە خشتەکەمان بڵاو کردەوە و هەروها ناردمان بۆ پیشانگاکانی تەکسی بڵاومان کردوتەوە بۆ ئەوەی کەس نەڵێت تەنها جۆرە براندێک دەکرێتە تەکسی لە بڕیارەکەدا بە ئاشکرا هاتووە 89 جۆر ئۆتۆمبیلی تەواو بنزین دەکرێتە تەکسی و هەروەها 74 جۆر ئۆتۆمبیلی هایبرێد و تەواو کارەبایی دەکرێتە تەکسی کەواتە ژمارەکانیان زۆرە یەک براند و دوو براوان نییە براندی جیاوازی تێدایە هاوڵاتی ئۆتۆمبیلی دڵخوازی خۆی ئەوەی کە خۆی ئارەزووی لێ بیکاتە تەکسی ئەگەر لە ناو خشتەکەدا بوونی هەبێت ئازادانە دەتوانێت ئەو جۆرە ئۆتۆمبیلە بکاتە تەکسی قۆرخکاری تێدانی ئەم بڕیارە تایبەت نەکراوە بە جۆرێکی ئۆتۆمبیل یان تایبەت کرابێ بە براندێکی جیاواز نەخێر چەندین براندی جیاواز و چەندین زۆری ئۆتۆمبیلی جیاوازی تێدایە کە شوفێرەکە سەرپشکە ئازادە چ جۆرە ئۆتۆمبیلێک هەڵدەبژێرە بۆ ئەوی بیکاتە تەکسی.